سڵاو من محەممەد لەتیف لە فڕم چەرەساتی وەساڵەتی و گەڵاڵەیی. ئەمڕۆ هەڵەسین بە ئامادەکردنی ڤیددیۆیەک لەسەر داخوازی کڕیارەکانمان کە چۆن ئێمە ئەم گەزۆیە بەرهەمەهێنین. جا ئێمە لە سەرەتاوە تاوەکو کۆتایی پرۆسەی ئامادەکردن و پێچانەوەی گەزۆکەتان بۆ خێنە ڕوو و شێوازی ئامادەکردنەکەی لە یەکەمەوە تا ئاخیری. باش ئامادەکردنی هەویری گەزۆکەمان و لەگەڵ فستەکە کە تێکەڵمان کرد بەم شێوازەی خێنە سەر چینیەک و هەمووی بەیەک وەزندانین بۆی بە یەکسانی دابەشەکەین و بەم شێوازە لە یەکرێتەوە. بۆ هەر سینیەک چەند کیلۆ دانێنێنی؟ 7 کیلۆ دانێن. بۆ هەر سینیەک ئەمە 7 کیلۆ دانێ تقریبا ئەگە بایەکێ بن 5 کیلۆ. پاش ماوەیەکی کەم لە ئەوەی کە سپێنەی هێلکەکەمان تێکرد تۆزێکە وەسین تا جوان خۆیەگرێت پاشان ئێمە ئەم هێڵی تێکین هێڵی هاڕاوە جوان بێژراوەتەوە بۆی شتێکی پاک و تەمیزمان دەستکەوێت پاشەوە ئیکەین بەسەر گەزۆکەیە بەم شێوازە جوان بڵاوی یەکەینەوە بۆی هەمووی بیگرێت. ئەمە تامی گەزۆکەمان بۆ خۆشەکە و ڕەنگێکی جوانیشی پێبەخش. مەرجە هێلی تیابێت؟ بەڵێ مەرجێکی تیابێ بێ هێلەکەی تیابێ بۆەوەی تام و بۆنەکەی خۆشتر بکات. ئەگەر باسیشی ئەم بۆن هەویری گازۆکە بکەین لە چی و چی پێگێت ئەبێت پێشتر بشێلرێت چۆنە باسیگەی؟ بەڵێ خۆی گەزۆ بۆی معاملەکان کارگەکان سیستەمای بۆی زووتری شەکانی خێراتر بێت بە شێوەی دۆشاو هەیە. گەزۆکە وەکو بەرد ڕقعی شکڵەکەی تامبینی بێ شکلی وەکو بەرد وایە ئەبێ بکوڵێنرێت و پاشەوە ئەکرێت بەم هەویرە بۆ ئەوەش بگرێت بەوە ئەبێ جوان جوان بەم حەجانە بکوڵێنرێ و لەگەڵی شابجوڵێنرێ جوڵەی بەردەوامی پێویستە. دوای ئەوەی کە بڵێن هەویرەکە دەستی بە شێلان کرا دۆشراوی گازۆکە و سپێن هێلکەی تێکرا چەندێک لەسەر ئاگر ئەمێنێتەوە چەندێک پێویستی بە شێلان هەبێت؟ عامەتەن ئەم پرۆسەی کە شێلانی هەویرەکە بە حەجانەکە لەگەڵ ئامادەکردنی بۆی کە ئێمە بە فستق دروستەکەین بە گوێ زین کامان تێکەین بۆ نمونە لێرە ئێمە گەزۆی فول فستق دروستەکەین تقریبا پرۆسەکە سەعاتێ زیاتر ناخایە و ئێمە ئێستا بۆ نمونە بۆم حەجانە کە 50 کیلۆیە گشتی ئێمە 2 کارتۆن فستقی تێگەین لەم شێوازە فستقەیە فستقی ناوەکی دەرەجەیەەکە بەم شێوازە بڵاو یەکەینەوە لە ناویانە نابێت سەر تێ بکەین نابێت چکە بۆی جوان بڵاو بێتەوە و لەگەڵ هەموو شوێنێک ئەم ناوکی فستقەی تیابێت. ئەمەش کارتۆنی دۆمیانە عنی 20 کیلۆ گەزۆ 20 کیلۆ فستق بۆ 30 کیلۆ گەزۆ عنی 50 کیلۆ کات حەجانی 50 کیلۆ و ئەو جۆ فستقی کە بەکارێنی کوالێتێکی باشی هەیە و نەوعەتێکی باشە هەموو جۆرە فستقێکی تێ ناکرێت ناوکی فستق. ویستم ئەوە بپرسم یعنی زۆر فستق هەیە کوالێتی باش نییە ئێوە چ زۆرە فستقێ بەکارێن؟ زۆرینەی ئەوانەی کە کارگەکانی کەش هەمان شێواز وەکو ئێمە نەوعەتێکی
فستق بەکارێنن کە کوالیتەکەی باش چکە ئەمە ڕاستەخۆ ئەخورێت یعنی وەکو شتێکە نییە بۆیە ئەبێ هەویرەکە کە پاش ئامادەبوونی ئەبێ فستقێکی بۆ ئامادە بکرێت کە نوعەتەکەی جوان بێت چکە فستقی خراپ بێت بۆ چەندێک هەویرەکە و جوان بێت تەمێت تام و لەزەتی خۆش بێت ئەگە فستقێکی خراپی تیا بێ یاخود فستقێکی تێکرا پا نەکرابێت یۆکلی فستقی تیا بێت ئەو کاتە گەزۆکە و کۆیە هیچی شێکی چاکمان نەکەوێت بۆ ئامادەکردنی ئەمە پێویستمان بە فستقی چاکە چەندێک کە فستقەکە و تێکرد شێلانی پێویستە ینی بۆ ئەوەی حەسە ئێمە بۆ نمونە جاری وایە چارەکێ جاری وایە دەدەقا هەتا جوان تێکە بەپێی تێکەڵ بوونێت کە تێکەڵ بوو جوان ئەو کاتێمە لایە بێت یەکسەر ئەپێچرێتەوە یا کاتی نەخێ پێویستی بە 24 ساعات مانەوەی بۆی جوان هەویرەکەی خۆی بگرێت یعنی یەکسەر ناپێچرێتەوە بڵاوەکرێت لەسەر سینی یا چۆن ئەمە نا ئێستا ئەمە ئەو پرۆسەیەش تامشانە این چۆنێکرێ بەڵێ ئێمە چاوەڕێی جارە هەویرەکە جوان لەگەڵ فستەکە تێکەڵاو بێت پاشەوە ئێمە بەچی لەسەر پرۆسەی بە ئێمە هەویرەکەمان حازرە جوان لەگەڵ فستەکە تێکەڵ بووە پاشەوە ئێمە سینیێنین ئەم سینیانە لە حەجانەکەەوە وەریەگرین ئەخێنە سەر سینیەکان ئێتە جوان لەسەر سینیەکە بڵاویەکەینەوە و ئامادەیەکەین بۆەوەی کە جوان هەویرەکە خۆی بگرێت دوای 24 ساعت ئێمە دەستەکەین بە بڕین و ئامادەکردنی بۆی کە بێچێتەوە ئەم دانانە لە سەلاجە بێ یا شوێنەکەی بێت فێنێک بێت چۆنە خۆی بە پێ ڕێنماکانی وەزارەتی تەندروستی ئەبێ شوێنێک بێ کاشی بێ خاستن و شوێنێکی پاکتەمیز بێ و شوێنەکەن پێویست لە 25 پلەی گەرمیان کێشەی نیە سیلزی مەبەستەکەم ئەو بۆ بۆ ڕەقبوون ئەمانە پێویستی بە سەلاجە و شتنی نا سەلاجە و شتمان پێویست نیە هەر لە جێوێکی ئاسایی جێوی ژوورە کێشەی نیە بۆ قاڵبی بڕینەکان چەندی تێەکەن یعنی قیاسەکانتان خۆتان دیاری کردووە چەندێک قاڵبەکان چکە ئیشی دەسا بە شێوازێکە ئەو کەسەی کە لەسەر بڕینەکەی جیاسی بڕینەکە شێوازەکەی خۆی بەبێ تەجروبە دیاریەکرێت هەمووی بە قیاسە بڵێ پاشۆی کڵی بە یەک شێواز بڕدرا دیسانەوە بۆ بڕینی دووەم یانە بەم شێوازە ئەبڕدرێت چونکە ئەمە کیلۆی کێشەنی حەزبەکەی چۆن چۆنیە سەیری کەمیەتی فسقەکەی بکەن ینی فسقێکی زۆر زۆری تێکراوە و ماشەڵڵا ڕستێکی زۆر جوان ماشەڵڵا وەرە زۆرە هەر لەبەر فستق ماشەڵڵا گەزۆکە دیار نەماوە ئەمە چەندێک کاتی ویست بۆ نمونە شەو ڕۆژێک دانرا یان 24 ساعت بەڵە پاشان ئەخێتە سەر سینی ئامادە ئەکرێت و دوای ئەوە دەستەکەین بە پێچانەوەی بە شێوەی چکلێتی بەپێی تەڵەب حازریەکەن یا ڕۆژانەی شیەوە بەپێی تەڵەبە ئێستا بۆ نمونە ئەو کاتانەی کە تەڵەبی زۆر لەسەر بۆ دەرەوەی کورد بۆ دەروی سلێمانیا بۆ دەرەوەی کوردستانی خۆمان ئێمە بەم شێوازە حازریەکەین و ئەی پێچین و بەس زۆربەی کاتەکان ئەم تەڵەب لەسەر ئەم کاتانە کاتی کە گەشتیارەکانمان نێنێرە تەڵەبێکی زۆری لەسەرە چونکە ئێمە وەکو سلێمانی بۆ بەناوبانگین کە یەکی لە شیرینی هەرە بەناوبانگەکانمان گەزوەیە بۆیە کە گەشتیارەکان یەنە سلێمانی یەکێ لە داواکارەکانیان گەزوێ گەزوی سلێمانی بەناوبانگ جەژنەکان یا بۆنەکان بڵێ زۆر ئێستا ئەوانەی کە حەزیان لە شیرینی بێت و بیانێ شتێکی بێشەکر بخۆن لە بۆنەکانە ئەم جۆرە گەزۆی هەڵەبژێرن شەکری تێناکەن شەکری تێناکرێ بەی شێوازە
وەکو بینێت تقریبا حەزمەکانیان وەکو یەکە شلەویش کەوتۆ سەر تەجروبەی خاوەنکارەکە. چەندێک بەرگەی مانەوە ئەگرێ ئەم گەنجەی؟ مانەوەی گەزۆ زۆر نییە، عادەتەن لە 3 مانگ تێپەڕ ناکات. چۆن ئەم گەزۆی هیچ ماوادێکی تێ ناکات، وەکو ماوادێکی کیمیایی ماوادێک کە بیپارێزە لەوەی کە تێکچێت بۆ منە ساڵشتیکە، عادەتەن لە 3 مانگ زیاتر ناخێت. بۆ دوای 3 مانگەش ئەخورێ، بەڵام تۆزی خۆی دێتەوە و ڕەقە بێت. سەکە قاڵبەکانی بڕا بەڵێ. چ مەرحەلەیەکی ماوە چی ئێستا دەستەکەین بە پێچانەوەی بە پێچان. لەلایەن توانێت. پاش ئامادەکردن و بڕین و پێچانەوەی گەزۆکەمان بەم شێوازەی خێنە خزمەت کڕیارەکانمان. ئیتر ئێمە لەم پاکەتا بوونەوە پاکەتێکی نیو کیلۆییە، پاکەتی 1 کیلۆیمان هەیە، ڕوبعیمانێت چەندێکی بێ پێی خواستی کڕیارەکەمانە. و پاشان ئەمە تەڵەبێکی زۆری لەسەرە، لەبەرەوەی هەم فستقی زۆرە هەمیش بێشەکرە. ئاین کەسا ئێستا زۆر لێوانەی کە خەریکی دایتن، خەریکی داگررتنی کێشیانن، حەزیان لە شتی بێشەکرە، شتێکی ژەخۆن کە تامی هەبێ خۆش بێت، بۆیە ئەم گەزۆی هەڵەبژێرن و هەم بێشەکرە هەمیش سپادەی زۆرە.